وەڵامەکەی بەڵێ، بەڵام کردەوەکەی زۆربەی نەخێرە، وەکو کردەوە دەیسەلمێنێ کە نەخێرە، کەواتە زمانی کردەوەکەی بە درۆ دەخاتەوە، کردەوەکەشی زمانی بە درۆ دەخاتەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم باسی شتێکمان بۆ دەکات، ئەو شتە لە پردی سیرات ئەمان پەڕێنێتەوە ئینشاءالله، و وتارەکانی داهاتوە ئینشاءالله ئەو شتانە تریش باسەکەین کە لە پردی سیرات ڕزگارمان ئەکا، بەڵام دەرئەکەوێت کێ بەڵێی کردووە و کێ نەخێری کردووە، بە کردەوەکان دەرئەکەوێت نەک بەدەم. خوا غەفور و ڕەحیمە، بەڵام جەهەنەمیشی 70 ساڵ قوڵ کردووە، ئاگادار بن، بەس ڕەحیم بوو غەفور و ڕەحیم وایە بەتەنیا ئەو جارمی ئەو قوڵ نەدەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ المەسجد بەیت كل تەقی، مزگەوت ماڵی هەموو ئینسانێکی متەقیە. هەروەکو چۆن ئینسان لە هەر شوێنێک بێ، لە هەر جێگایەک بێ دڵی بە مزگەوتەوە بەسراوە، بە هەمان شێوە ئینسانی متەقیش، ئینسانی لە خوا ترسیش دڵی بە مزگەوتەوە بەسراوە. بەڵام تەقوا بەدەم و چاوەوە نییە، بۆیە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم زۆر جار ئیشارەی دەکرد ئەیفەرموو التەقوا هاهونە، ئیشارەتی بۆ دڵی ئەکرد ئەیفەرموو تەقوا لە ناو دڵدایە، تەقوا لە ناو دڵدایە. بۆیە دەفەرمێ مزگەوت ماڵی هەموو ئینسانێکی متەقیە، بەڵام خوای گەورە بزانن چی کردووە، ئەو کەسەی مزگەوت بکا بە ماڵی خۆی نەک بکاتە تەمەڵخانە، ئەوە ناڵی ئیسلام، ئەوەی نەوتۆ واتە چۆن دڵت بە مزگەوتەوە بەسراوە هەروەکو چۆن دڵ بە ماڵەوە بەسراوە ئاوەهاش دڵ بە مزگەوتەوە بەسرا بێت. بەڵام خوای گەورە وعدی داوە ئەو کەسەی نوێژ لە مزگەوتا بکا بە جەماعەت نەک جومعەی جارێ بەردەوام ئیلا مەگەر عوزێکی شەرعی هەبێت نەیە بۆ مزگەوت. خوای گەورە وعدی پێداوە بەچی؟ وتكفل الله لمن كان المسجد بيته، خوای گەورە کەفیلی کردووە، خوای گەورە ضامنی کردووە هەر کەسێک مزگەوت بکا بە ماڵی خۆی، واتە بەردەوام هاتوشەی مزگەوت بکا نەک جومعەی جارێ شمولی و کەسانە ناکات. ئەو کەسەی مزگەوت کا بە ماڵی خۆی بەردەوام هاتوشەی مزگەوت بکا بالروح والرحمة، خوای گەورە کۆمەڵ وعدێکی پێداوە. کێ وعدی بە من و تۆ داوە؟ خوای گەورە إنك لا تخلف الميعاد. زۆر جار ئێمە دەڵێن خوای پەروەردگار تۆ وعدە خلاف نابی، بێگومان خوای گەورە کەفیلی کەسێ بکا والله ئینشاءالله سەربەر و سەرفراز دەبێت، والله ڕزگاری دەبێت. بەڵام بە کردەوە بیسەلمێنێ کە من خۆشم پێم خۆشە، هەر کەسێک لە ئێمە پێ خۆشە کە پردی سیرات ڕزگاری بێت، با ئەم ڕفتارە جوانە لە ژیانی ڕۆژانی خۆیدا تەطبیق بکات. وتكفل الله لمن كان المسجد بيته بالروح والرحمة، خوای گەورە کەفیلی کردووە ئەو کەسەی لە مزگەوت بێ و بەردەوام هاتووی مزگەوت بکا، خوای گەورە ئەفەرمیە وعد بێ کەفیلی ئەوەی ئەکەم ڕەحمەتی خۆم ئەڕژێن بەسەریدا. والجواز على الصراط، ئەمە گرنگە. خوای گەورە وعدی داوە کەفیلی کردووە، ضەمانەتی کردووە هەر کەسێک مزگەوت بکا بە ماڵی خۆی و بەردەوام هاتووی مزگەوت بکا والجواز على الصراط، بەسەر پردی سیراتە تێ ئەپەڕێنەوە. ئەو پردی سیراتەی لە موو باریکتر و لە شمشێر تیشترە، خوای گەورە وعدی پێداوی بە شتێکی ئاسان ڕزگارت کە نوێژکردنە لە مزگەوتە بە بەردەوامی بە جەماعەت. والجواز على الصراط إلى رضوان الله إلى الجنة، حديثك صحيح. خوای گەورە کەفیلی ئەوەی کردووە، ضەمانەتی ئەوەی کردووە، ڕەحمەتی خۆی ئەڕژێنێ بەسەردا، بەسەر پردی سیراتە تێ ئەپەڕێنێ، ڕەزامەندی خۆی دەڕژێنێ بەسەردا، دەشت خاتە بەهەشتەوە. دەی بۆ نوێژی جەماعەت ناکەی لە مزگەوتدا، بۆ لە ماڵەوە نوێژ دەکەی جومعە بە جومعە، نازانی پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسانەی کە لە ماڵەوە بەبێ عوزر نوێژ ئەکەن ئەوەندە ڕقم لێیانە حەز دەکەم خانووەکە بستێمە سەریانە. و نەزانی پێغەمبەری خواسم خۆشتی ئەوێ جومعە جومعە دوو لە ڕوو لە مزگەوتەکەی ساڵ بە ساڵ نوێژەکەی بەس ڕەمەزان، ئاگادار بە نوێژی جەماعەت سنەت نییە، واجبە، لەسەر ڕەئی زۆر لە عولەمایانی مەذهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێت. جا هەر کەسێک دەرئەکەوێت، هەر کەسێک لە ئێمە دەرئەکەوێت لە نوێژی عەسر و مەغریب و چەندەها ڕۆژی تردا دەرئەکەوێت کێ حەزەکات بەسەر پردی سیراتە تێپەڕ بێ و کێش حەز ناکات. ئەو کاتە خوایە خۆت شاهید بە بۆ ڕۆژی قیامەت پێم وتونە کە نوێژی جەماعەت واجبە و فەرزە بە جەماعەت بکرێ، خوایە خۆت شاهید بە پێم وتونە بەسەر پردی سیراتە تێتان ئەپەڕێنێ، ئیتر هەر کەسێک لە ئێمە خوایە کەم تەرخەمی کرد، خوایە لە ڕۆژی قیامەتە خۆت شاهیدی بەسەر هەموو کەسێکەوە.